تان بەردەوامی نشین لێ هەواڵێکمان لە شاری هەڵەبجە لە ڕۆژی جیهانی ونبوواندا پەردە لەسەر پەیکەری منداڵی ونبوو لا دەبرێت. لە مۆنومنتی شەیدانی هەڵەبجە لە مەراسیمێکدا ژمارەیەک لە دایکانی قوربانیانی جینۆساید لەگەڵ بەرپرسانی حکومی و حیزبی و نوێنەرانی ڕێکخراوە تایبەتەکان بە جینۆساید ئامادە بوون. پەردەیان سەر پەیکەری منداڵی ونبوولادا. فواد عەبدوڵڵا هونەرمەندی پەیکەرساز و دروستکەری ئەو کارە هونەریە دەڵێت پەیکەرێکە کە یادەوەری منداڵانی قوربانی جینۆسایدی هەڵەبجە دەکاتەوە و ئازاری دایکانی چاوەڕوانیش دەخاتە ڕوو. کارە هونەریەکەش بە سپۆنسەری بەرزان عوسمان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی دروستکراوە و هەڵبژاردننی ڕۆژی جیهانی ونبووان بۆ پەردەلادان لەسەری ئاماژەیەکە بۆ ئازاری ئەو خێزانانەی هێشتا چاوەڕوانی دۆزینەوەی ونبووەکانیانە. پەیکەری منداڵە ونبووەکان بەرزی 3 مەترە، پانی 2 مەترە، پێگاتووە لە فۆرمی دەرگایەک لەگەڵ منداڵێک کە بە بۆشایی جێڵاوە تەعبیر لە ئەو ونبوون و بۆشایی ئەکاکە و منداڵانە بەجیانەشتووە. چەند جێپەیەک لە پێشەوەی دەرگاکە هەیە کە وەک یادگاریەک ئەو منداڵانە بەجیان هێشتووە لە هەڵەبجەیە. پەیکەرەکە باز لەو کارەسات و جینۆسایدەکە کە بەسەر هەڵەبجە هاتووە. فۆرمەکە بەگشتی ونبوونە و ئەو یادگاریانەیە کە منداڵەکان بەجیان هێشتووە لە ناو خێزانەکانیان. بۆیە لە مۆنومنتی هەڵەبجە دامانناوە. مۆنومنتی هەڵەبجە ڕەمزێکە بۆ جینۆسایدی گەلی کورد و ئەم بابەتەش پەیوەندیدارە بە جینۆسایدی گەلی کوردە. ئازادی بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە دروست بووە